رادیۆیا دەنگێگەل دەنگی ئازادیەیە. ئەم کاتتان باش بیستەرانی هێژان لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. خانەوادەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و زیندانیانی دیکەی ئیمراڵی بە مەبەستی ئەنجامدانی دیدار لە ئیمراڵی داواکاریان پێشکەشی بەرپرسانی بۆرسا کرد. محەممەد ئۆجەلان برای ڕێبەری گەلی کورد و مەزلوم دینچی پارێزەری، ئەمینە کۆنار خوشکی عومەر خەیری کۆنار و پڵات یڵدرم برای حامڵی یڵدرم و مەلی حەچەتین خوشکی وەیسی ئاکتاش بۆ چاوپێکەوتن داواکاریان پێشکەش بە بەرپرسانی کۆماری بۆرسا کرد. خانەوادەکان لا ڕێگەی داواکاری کۆماری بۆرسا داواکاریەکانیان پێشکەش کرد تا سەردانی بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی بکەن. سوپای داگیرکەری تورک لە چوارچەوەی پلانگێڕیەک ئابوردمانی خاڵێکی پاسەوانی سنووری عێراق لە گوندی شیلانی سەرباشارەدەی باتیفای شارۆچکەی زاخۆی لە پارێزگای دهۆک کرد. بە پێی سەرچاوەکانی ڕۆژنیوز ئەمڕۆ شەڕ و پێکدادان لە نێوان گەریلاکانی ئازادی کوردستان و سوپای داگیرکەری تورک کە چەندین بنکە و بارەگای سەربازیان لەو سنوورە هەیە ڕوویداوە و لەو کاتەدا سوپای تورک بە هاوەن بوردمانی خاڵێکی هێزی پاسەوانی سنووری عێراق کە بنکەیەکی نزیکی شوێنی پێکدادانەکە بووە کردووە. بە پێی زانیاریەکان بەهۆی بوردمانەکانەوە دوو پاسەوان کوژراون و یەکێکی دیکەش بریندار بووە. جێ ئاماژەیە پێشتریش چەندین جار سوپای تورک ڕاستەوخۆ بوردمانی هێزەکانی زێڕەوانی لا سنووری پارێزگای دۆ کردووە و ئامانجی ئەوە بووە کە بیخەنە ئەستۆی پەکەکە و گەریلاکانی ئازادی و بەم شێوەیە ناوی پەکەکە لە ناوگەل و خەڵکی سنوورەکە و عێراقدا ڕەش بکەن. ئەمڕۆ حەڤەیەمین ڕۆژە گەل لە بەنداوی تەشرین بۆ پشتیوانی لە هێزەکانی قەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوام لە ئشکگیریدان و تا دێت بەرخۆدانیەکە بەرفراوانتر دەبێتەوە. لە یەکەم ڕۆژدا دەوڵەتی تورک و چەتەکانی تۆپبارانی کاروانەکانی گەلیان لا دەوروبەری بەنداوی تەشرین کرد و بەهۆیەوە 5 هاوڵاتی مەدەنی شەهید و 15 دیکەش بریندار بوون. جێ ئاماژەیە دوای ئەوەش زیاتر لە 6 جار دەوڵەتی تورک و چەتەکانی بوردمانی ئشتگیری گەلیان کرد و بەهۆیەوە دەیان شەهید و برینداری لێ کەوتووەتەوە. هاوسەرۆکی وانی دەم پارتی وەیسی دیلەکچی باسی لەوە کردووە وێڕای ئەنجامدانی دیدارەکان بەڵام گۆشەگیری بەردەوامە و دەشڵێت بەردەوامی ئەم دۆخە دەبێتە هۆکاری دروستبوونی گومان لەسەر دڵسۆزی و بەدەمەوەچوونی پرۆسەکە. هاوسەرۆکی دەم پارتی وەیسی دیلکەچی دەربارەی پێکهێنانەکانی ئیمراڵی و دەست پێکردنی پرۆسەی نوێی چارەسەری ڕایگەیان تورکیا لە کەسێتی بەڕێز ئۆجەلاندا قەدەغەی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە و پارێزەرانی ئەنجام دەدات و وتیشی هەرچەندە لە ماوەی 3 مانگی دواییدا 3 چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەنجام دراوە، بەڵام گۆشەگیری هێشتا بەردەوامە و بەڕێز ئۆجەلان ناتوانێت لەگەڵ بنەماڵە و پارێزەرانی چاوپێکەوتن ئەنجام بدات. ها ئاماژەی بەوەش کردووە کە دەبێت ئاستەنگەکانی پێش ئیمراڵی هەڵبگیرێن و وتیشی پێویستە یاسا لەو چوارچێوێدا جێبەجێ بکرێت و هەموو کەس سوود لە مافەکانی وەربگرێت. هەروەها باسی لەوەش کردووە بۆ ئەوەی پرۆسەکە با شێوەیەکی باش بەرەو پێشەوە بچێت پێویستە چاوپێکەوتنی بەڕێز ئۆجەلان لەگەڵ بنەماڵە و پارێزەرانی دەست پێ بکاتەوە. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە بڵاوی کردەوە دوێنێ لە ئەنجامی ئۆپەراسیۆنی هێزەکانیان لا گوندی هەوشاری و گوندەکانی دیکەی منبەج 9 چەتە کوژران و 11 چەتەی دیکەش بریندار بوون. هێزەکانی سووریای دیموکراتیک سەبارەت بە بەرخۆدانەکانیان و ڕوبەڕووبوونەوەی چەتەکانی دەوڵەتی تورک لە گوندی هەوشاری و گوندەکانی دیکەی منبەج ڕایانگەیان. هێزەکانیان چەند ئۆپەراسیۆنێکیان ئەنجام داوە و لە ئەنجامی ئۆپەراسیۆنەدا 9 چەتەی سەربا دەوڵەتی تورک کوژراون و 11 چەتەی دیکە لە گوندی دەیرەلحەفر بریندار بوون. قەسەدە ڕاشی دەگەێنێت هاوکات لە ئۆپەراسیۆنێکی قەسەدەدا بۆ سەرچەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لا گوندی
ئاتشانە لە باشووری منبەج ژمارەیەک ئۆتۆمۆبیلی چەتەکانی لە ناوبردوو بەڵام ژمارەی کوژرا و بریندارەکانی ئەو ئۆپەراسیۆنە نەزاندراون. هانا نۆیمەن بەرپرسی بەشی کاروباری ئێران لە پەرلەمانی ئەوروپا لە پێگەی فەرمیخۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس دژی لە سێدارەدانی پەخشان عەزیزی و ریشا مورادی ڕایگەن داوای هەڵوەشاندنەوە و ڕاگررتنی سزای لە سێدارەدانی پەخشان عەزیزی و ریشا مورادی دەکەم ئەو دوژنە کوردە وەک قارەمان ناسێنراون بەڵام لە ئێران ڕوبەڕووی مەترسی لە سێدارەدان دەبنەوە. هەروەها نۆیمەن ئاماژەی بەوەش کردو ئەو سزا لە سێدارەدانە لەلایەن ڕژێمی ئێرانەوە جگەل لە تۆڵەکردنەوە هیچی تر نییە. لە بەرخۆدانەکانی بەنداوی تەشریندا تا ئێستا 21 کەس شەهید بوون و بە پێی کۆتا ئاماری دەستەی تەندروستی ئیدارەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا تا 22 کانونی دووەم لە ئەنجامی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی بەنداوی تەشرین 21 کەس شەهید بوون و 203 کەسیش بریندار بوون. گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە هەموو کانتۆنەکانیانەوە با کاروان ڕوولا بەنداوی تەشرین دەکەن و دەوڵەتی تورک بە هەموو شێوەیەک هێرشی درندانە و تاوانی جەنگی لە بەرامبەر هاوڵاتیانی مەدەنی ئەنجام دەدا. لە ئەنجامی ئەو هێرشانە با پێی کۆتا ئاماری دەستی تەندروستی ئیدارەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا تا 22 کانونی دووەم 21 کەس شەهید بوون و 203 کەسیش بریندار کراون. دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی لە هەشتی کانونی دووەمەوە لە هێرشکردنە سەر بەنداوی تشرین و دەوروبەرەکیدا کە دەکەوێتە باشووری کۆبانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاوە بەردەوامە و لە باکووری کوردستانیش بە زیادبوونی هێرشەکان لە نسەیبینی مردین و ناوچەی پێشسۆسی ڕەحا چالاکی ئشگیری لە لایەنگەلەوە دەستی پێکردووە. چالاکیەکە لەسەر سنووری کۆبانی و قامیشلو لە چەندین شاردا ئەنجام دەدرێت و چالاکی ئشگیری لە نوێی کانونی دووەمەوە تا سیوەکی کانونی دووەم بەردەوام دەبێت. دایکانی ئشگیری سەر سنوور دەڵێن دەبێت هەموو کەسێک خاوەنداری لە ڕۆژاوا بکات. ام جبونا اشيتيل بيدرين ام جبونا براتيه بونا ام بري هفن برا سر مشار تشينا برا زاروكي منا جينجي منا برا نين كشتني ام نقايلن ام دايك كذا وشوتينا يعني الروجافان ايرو ان هاد بني زلمي داي ام بي زلمي قولناكن بس ده ام البيدرين برا اوجي الورب برا امجي الورب روجافا جبونا ما هرتشته اولادي ما يدايك ما يبافي ما هرتشتي مي زاروكي مالوي درينا ام ناخذن تشكي بوان بوا سابجم ظلم حقارت المدوم اشيتي دخوزن ام براتي دخوزن وكبيه دخوزن او ام ظلمير سر زاروكي خجي قبولنا جبو ماتشي روزاواجي امن جبو ما سر ام دخوزن كو ايريش بقدا ام بیا دخوزن دست بکی از سلام رزق خوش گلی روزاوا رد شینم و جبی گلی کدومه که جبوی روزاوا خودی در تبع سلام رزق خوش وارد شینم گره ام روزاوا خودی در کردن بلالی که دست آش دبین امی بهبر سرماسه آشیتی بیتن امی سرماسه هب دیتن امکن امی بهبر بجین و عالی کی جی یعنی قایم دابن سر شهرداریه ما و ایریشی روزاوا دکن جن زارا قتل دکن ام و قتل امی کو سر جن زارا دکن ام وشر مزار دکن یعنی ام ویت خوازن ام یکی تید خوازن یکی تی همو گلاد خوازن ام دخوازن هر گلی بهبر بجی و دی سازی بوی بی گلی کاتیه جبوی روزاوا از خیراتنا واتم و پیروز دکم برای خودی در کبم برای گلی مت حبک کد برای روزاوا خودی در کبن جن و زارو که روزاوا را سرکتن گلی کرد را سرکتن ام چه دخوازن ام دبی بلوی شرب سکناندن ام آتنا جبوی وان انسانا ام لورن اما دلم عقلم مجیم بواره تمام ام ناگیوان بلکه ام ناگیوان اما بلا دنگی ما بیوان حیان داملکی خوین دی جانی ما دهبه ام دستک دادن ام پایوانه و حیان داملکی خوین جانی وان دهبه یعنی آخا خو برنادن
آخا خو برنادن و امزی ام بوارانه يعني ام لبر حيان لوزي ام وان سر فرازن يعني ام وان سلافي ما لبر حيان لوي ام وان سلاف دكن يعني قد بوان ربه سركتن بوان ربه. دیوید ڕۆمانۆ مامۆستای زانستە سیاسیەکان و پسپۆڕی کاروباری پرسی کورد ڕایگەاندووە ئایندە و سەقامگیری سووریا تا ڕادەیەکی زۆر پێویستە بە دانان بە ئۆتۆنۆمی ناوچە کوردنشینەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. ڕۆمانە جەختی کردوێتەوە ڕوخانی ڕژێمی ئەسەد دەرفەتێک بۆ گۆڕانکاری دەرەخسێنێت، بەڵام مەترسی سەرهەڵدانی ڕژێمێکی ئیسلامی تۆندرۆ هەیە کە هەڕەشە لە سەقامگیری وڵاتەکە دەکات. هەروەها ڕۆمانەوە پێشنیازی ئەوە دەکات باشترین ڕێگەچارە بۆ سەقامگیرکردنی سووریا سیستەمێکی لامەرکەزی و دابەشکردنی دەسەڵاتە کە پەرە بە ئۆتۆنۆمی کورد بدات و هۆشداریشی داوە لەوەی هێشتنەوەی دەسەڵات بە ناوەنگەرایی بە تایبەت لەژێر دەسەڵاتێکی تونندڕۆدا کارەسات دەبێت. هەروەها ئاماژەی با پراگماتیزمی سەرکردەکانی ڕۆژاوای کوردستان و هەوڵەکانیان بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی خەڵک کردووە و داواشی لە ئەمریکاوە لە زلهێزانی ڕۆژاوا کردووە کە پشتیوانی لا مۆدلی لامەرکەزی لە سووریا بکەن با لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەمە باشترین چانسی گەیشتنە بە دەوڵەتێکی سەقامگیر و فرەتائیفی. پاش 15 ساڵ فەیسەل بن فەرحان وەزیری دەرەوەی سعودیە گەیشتە لوبنان و بۆ پیرۆزباییکردن لە جۆزێف ئاون سەرۆکی لوبنان هاوکات کۆبوونەوە لەگەڵ نەجیب میقاتی سەرۆک وەزیرانی چاودێر لە کۆشکی حکوومەت لە بەیروت و نەبێ حبیری سەرۆکی پەرلەمان لە بارەگاکەی خۆی لە ڕۆژاوای بەیروت کۆبوونەوە. هەروەها بڕیارە فەیسەل بن فەرحان چاوی بە دادوەرنەوە سەلام سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی حکوومەت بکەوێت. پشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.